رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لا ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم کەشتی هەواڵەکانی کاتژمێر 2 پێشکەش دەکەین. لە چوارچەوەی کەمپێنی دەمەوێت سەردانی عەبدوڵڵا ئۆجەلان بکەم شاندێکی ئەوروپی لە ژێر چەتری پلەتفۆرمی ئاشتی و ئازادی لە ئەوروپا کە لە 39 کەسایەتی پێکاتوە داوای ئەنجامدانی دیداریان لەگەڵ ڕێبەر ئۆجەلان کرد. شاندەکە دوای زەنجیرە کۆبوونەوە و دانوستانێک لە هۆتێلێکی ئەستەمبول میزگردێکیان ئەنجامدا. لە کۆبوونەوەکەیاندا پامی ڕێبەر ئۆجەلان بۆ شاندەکە خوێندرایەوە و کاتدەقەکەی بەم شێوەیە: دۆستانی هێژە، بۆ من زۆر واتە بەخشە کە ڕێیەکی هێندە دوورتان بڕیوە، هەوڵدەدەن لێگەڕینی ئازادی کە لە کەسایەتی مندا چەسپاوە بکەنە ڕۆژەڤ و لە هەمان کاتدا دیدار لەگەڵ من ئەنجام بدەن. پێش هەموو شتێک ئەم هەوڵەتان تەنها وەک پشتیوانیەکی کەسی یان بۆ لێگەڕینی کەسی من بۆ ئازادی نابینم، بەڵکو وەکو پارچەیەکی لە ئیداری ژیانی ئازادی پێکەوەی گەلان و چارەسەری دیموکراتیک ئاشتی کۆمەڵایەتی دەبینم. من هیچ کاتێک ئازادی کەسی خۆمم جیاواز لە ئازادی کۆمەڵایەتیدا نەبینیوە. من هەمیشە وتومە تا ئازادی کۆمەڵایەتی پێک نەیەت ئەوە ئازادی کەسیشم هیچ واتایەکی ڕاستەقینەی نابێت. هەر بۆیە من ئەم هەنگاوی ئێوە بە هاوپشتی و بەنگەوازێکی بوێرانە بۆ ئایندەی دیموکراتیکی هاوبەشی گەلانمان دەبینم. ئاگاداری داواکاریەکانتان بووم بۆ ئەنجامدانی دیدار لەگەڵمدا. هیوادارم لە چەند ڕۆژی داهاتوودا هەلومەرجی دیدار باشێوەیەک بڕەخسێندرێت. لەم چارچەوەیەدا سڵاو و ڕێزی خۆم پێشکەشی هەموو ئەو کەسانە دەکەم کە ڕەنج دەدەن، نەک تەنها بۆ من، هەموو ئەوانەی کە پشتیوانی لە لێگەڕینی ئازادی و ئیرادەی دیموکراتیکی گەلانمان دەکەن. هیوادارم لە کە ڕۆژانێکی ئازاددا لە ژینگەیەکدا چاومان بە یەکدی بکەوێت کە کۆمەڵگەیەکی دیموکراتیک بنیاد نرابێت. عەبدوڵڵا ئۆجەلان، زیندانی ئاسایشی باڵای PTF لە ئیمراڵی. هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کۆما جڤاکین کوردستان کەجەکە بە ڕاگەیاندراوێک لە حوتەمین ساڵ یادی شەهید بوونیدا یادی شەهید عەلی حەیدەر قەیتانی کردەوە کە لە 3 تەموزی ساڵی 2018 شەهید بووە. لە ڕاگەیاندراوەکەی کەجەکەدا هاتووە لە 12 ئاداری 2025دا شەهید بوونی کادرانی پێشەنگی تەفگەرمان هەڤاڵ فواد، عەلی حەیدەر قەیتان و ڕەزا ئاڵتون لەلایەن دیوانی کۆنگرەی 12هەمینی پەکەکەوە ڕاگەیاندرا. سبەی 7 ساڵ بەسەر شەهیدبوونی هەواڵ فواد تێدەپەڕێت کە لە 3 تەموزی 2018 شەهید بوو و جارێکی دیکە با ڕێز و پێزانینەوە یادی ڕێبواری سەرەتایی تێکۆشانی ئازادی کە لەگەڵ ڕێبەر ئۆجەلان هەنگاوی هەڵگرت شەڕوانی سەرکەوتوو هەواڵ فواد دەکەینەوە و بە ڕێزداریەوە بەژنمان لە ئاسیادکردنەوەی هێژایدا دادەنەوێنینەوە. هەروە کەجەکە ڕای دەگەنە بێگومان شەهید بوونی هەواڵ فواد بۆ تەفگەر و گەلەکەمان ئازارێکی سەخت بوو. هەواڵ فواد یەکێک لەو هەواڵانە بوو کە هاوڕێتی دەستپێکی ڕێبەراپۆ حەقی قەرار و کەماڵپێری کرد. لا پێشکەوتن و زیادکردنی ئاسی تێگەیشتنمان و تێگەیشتن لا ڕێبەر ئاپۆ هاوکاریەکانی هەواڵ فواد زۆرە و هەم مرۆڤێکی فکری و ڕێخستنی مەزن بوو، هەمیش پەروەردەکارێکی مەزن بوو. کەجەکە ڕای دەگەێنێت هەواڵ فواد بەڕاستی سمبۆلی مەزنی ڕاستەقینەی ژیانی پیرۆز و حەقیقەت بوو. جارێکی دیکە باشکۆ خۆشەویستی و پێزانینەوە یادی دەکەینەوە و بە جێبەجێکردنی سوسیالیزمی کۆمەڵگەی دیموکراتیک لا کەسێتی هەواڵ فواددا ئامانجی ئازادی پیرۆزی شەهیدانی ئازادی و شۆڕش پێک دێنین. با بۆنی ئەم ڕۆژەوە جارێکی دیکە ئەم بەڵێنەمان دووپات دەکەینەوە. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگان نەڕەچەند ناسنامەی سێگەری لای شەهیدی ئاشکرا کرد کە لە 1 کات و ساتدا لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بوون.
هەپەگەڕای دەگەێنێت دەبینە شایستەی یادکردنەوەی هاوڕێیانی شەهیدمان و بەڵێن دەدەین تێکۆشانمان بە سەرکەوتن تاجدار بکەین. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگە نەڕەچەدا هاتووە هاوڕێیانمان باهۆز شیلان جومعەگۆیی و شیار کوردستان لە 12 کانونی دووەمی 2025 لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب لە شەڕی دژ بە دوژمندا لە ئەنجامی بۆمبارانکردنی دوژمن شەهید بوون. هاوڕێیانمان باهۆز شیلان جومعەگۆیی و شیار کوردستان لە بەرخۆدانی داستانی لا دژی هێرشەدا گیرکاریەکانی سوپای تورک لەسەر هەرێمەکانی پاراستنی مێدیا جێگەی خۆیان گرت و وەک میلیتانێکی فیدایی ئاپۆیی لە بارودۆخی زۆر سەختدا هیچ دوودڵیەکیان نەنواند و درێژیان با تێکۆشاندا. هەروەها هەپەگەڕای دەگەێنێت هاوڕێیانمان جەختیان لە پێکێنانی تەکنیکی سەردەمی کردەوە و لە وشکانی و تۆنێلدا بەشداری تیمی گەریلای پسپۆر بوون، خەباتی زۆریان با سەرکەوتوویەوە بەڕێوە برد. هەپەگە لە ڕاگەیاندراوەکەیدا ڕای دەگەێنێت سەرخۆشی خۆمان لە بنەماڵی هێژای هاوڕێیانمان باهۆز جومعە و شیار و هەموو گەلی کوردستان دەکەین و لە ئاستیاد و یادەوەری شەهیدانی قارەمانماندا با ڕێزاری و پێزانینەوە بەژنمان دادەنەوێنینەوە. زانیاریەکان لەسەر ناسنامەی شەهیدان بەم شێوەیە: موساکایە بە ناسناوی باهۆز شیلان لە ئێلح لەدایک بووە، محەممەد ئۆرەک بە ناسناوی جومعەگۆیی لە شەرناخ لەدایک بوو و ئەحاد قووە بە ناسناوی شیار کوردستان لە مەهاباد لەدایک بوو و هەرسێ شەهید لە 12 کانونی دووەمی 2025 لە زاب شەهید بوون. یەکینەکانی پاراستنی ژنانی یەپەژە لە 29مین ساڵیادی شەهیدبوونی زەینەب کەناجی هەڤاڵزیلان لە هەرێمەکانی پاراستنی مدیا چالاکیان ئەنجامدا و تیشکیان خستە سەر هێڵی ئازادی و فەلسەفەی ژیان و تێکۆشانی ئازادی شەهید زیلان. ڕاشنگیان لە ئێستادا هەزاران کچ و کوڕی کورد لەسەر هێڵی شەهید زیلان بە دەوری ڕێبەرەوە جەلاندا کۆبوونەتەوە و سەردەمێکی نوێ پێک دەهێنن. هەروەها لە مەراسمێکی دیکەی هاوبەشدا کە یەپەکە و یەپەژە بەڕێویان دەبر، سەلمان قامشلو فەرماندەی یەپەکە قسەی بۆ شەڕوانان کرد و یادی شەهیدی کردەوە. کردستان لجیهان لروجلات نابین جنان بر پرسیارتیا پیواجوه و پیشنگتیا آزادی گرد سرملیخا. البت دروج مهیرو دا دما ام حمی سلابه کی گرم جی امرالی بگرن و ده پیواجوه کی ببرنگی دا لهمبری خط فدایان آنجاق و آنجاق سوزاما پیکانینا خط ربرا خوبه. ایرو دیروکا حرکت آمده دیروکا تفگر آزادی ده سیح حزیرانه روزکی گرینگ روزکی گو شهادت فدایی احوال زیلان لدیجی هیزن تایبت فاشیزم ترکیه گو پیکینا اف روزکی روح فدایی دنوا تفگر کرد تفگر آزادی کرد دای آوا کرن اف مهجی ام بمها فدایی بناف دکن. تەفگەرەی ژنانی ئازاد تەژاو پارتی هەرێمە دیموکراتیکەکان دەبەپە و پارتی یەکسانی دیموکراسی گەلان دەم پارتی و دایکانی ئاشتی و نووسینگەی یاسای شەڕناخ و ژمارێکی بەرچاو لە ژنان دژی کوشتنی ژنان ڕێپێوانەکان لە شەڕناخ ئەنجامدا و کوشتنی ژنانیان شەرمەزار کرد. هەروەها لەلایەن ئەندامی تەژا نایفا گەکچڵ ڕاگەاندراوی خوێنرایەوە و ئاماژەی بۆ کرد کە بەهۆی سیاسەتی دەسەڵاتەوە ڕۆژانە لە کوردستان و شارەکانی تورکیا ژن دەکوژن. جەختیشی کردەوە سیاسەتی سزانەدانی تاوانباران ڕێگە بۆ کوشتنی ژنان دەکاتەوە و داوای کە ڕێکەوتنی ئیستانبول بکەوێتە بواری جێبەجێکردنەوە و وتیشی کاردژی کوشتنی ژنان تێکۆشانیان مەزنتر دەکەن.
کەمێک پێش ئێستا کۆبوونەوەکەی حکوومەتی کاربڕێکەری هەرێمی کوردستان کۆتایی هاتوو تایدا هیچ بڕیارێک لەبارەی دابەشکردنی موچە نەدرا ئەو لە کاتێکدایە زیاتر لە 2 مانگە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابەش نەکراوە وەک بەشێک لە موچەخۆران دەڵێن لە دۆخێکی خراپی ئابووریدان هەروەها بەهۆی دابەش نەکردنی موچە لە سنووری سلێمانی و هەڵەبجە بەشێکی فەرمانبەران بایکۆتی دەوامیان کردووە. لە سنووری شارۆچکەی ئاکرێ یەکێک لە چالاکوانەکانی کۆمەڵگەی مەدەنی لەلایەن هێزەکەەوە دەستگیر کرا و تا ئێستا ئازاد نەکراوە و براکێشی دەڵێ ئەو کەسێکی بوێر و بە هەڵویست بووە و خراوەتە کونجی زیندانەوە. ئیدریس زیباری برای دڵشاد زیباری چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی کا لەلایەن هێزێکی ئەمنیەوە دەستگیر کراوە و ئێستا لە زیندانە پامێکی بڵاو کردەوە و ڕێگەیان هێزێکی ئەمنی لە ئاکرێ دڵشاد زیباری برامیان خستوتە کونجی زیندانەوە. شەوی ڕابردوو دەنگی تەقینەوەیەکی بەهێز لا گەڕەکی تەسلوجەی شاری سلێمانی بیسرا و لە شوێنی تەقینەوەکە ئاگرێکی زۆر بەرز بووەوە. لە پاش تەقینەوەکە ئەحمەد لەتیف وتەبێژی یەکەی هەفتای هێزەکانی پێشمەرگە ڕاگەیان کە 2 درۆنیان تێکشکاندووە. یەکێک لە درۆنەکان لە پشخێندنگەی زەلێ لا گەڕەکی تەسلوجەی شاری سلێمانی کەوتە خوارەوە و ئەویتریان لا دەرەوەی بارەگای هێزەکانی یەکەی هەفتە. بە گوێرەی زانیاریەکان باهۆی کەوتنە خوارەوەی درۆنەکانەوە هیچ زیانێکی گیانی دروست نەبووە. مانگ تێپەڕیوە و موچەخۆران موچەکانیان وەرنەگرتووە و ئەمەش تەنیا کاریگەری لەسەر ئەوان نییە بەڵکو کاریگەری ڕاستە و خۆی لەسەر ژیانی هاوڵاتیان و جوڵەی بازار دروست کردووە. نائارامی سیاسی و ناکۆکی لایەنەکان و پێکنەهێنانی حکوومەت هەمان کاریگەری دروست کردووە. یەکێک لەو کاڵایانەی کە هاوڵاتیان بەردەوام گرنگی پێدەدەن و کڕین و فرۆشتنی پێوەدەکان ئاڵتوونە کە ئێستا ئەو گەرم و گوڕی جارانی نەماوە. دوهۆک یەکێکە لەو پارێزگایانەی لا سەرئاستی عێراق یەکەم پارێزگایە کە زۆرترین مامەڵی زێڕی تێدا دەکرێت بەڵام لە ئێستادا بە تەواوی بازاڕەکەی لەوێ سست بووە. ڕەوشەوە بازارێ مە شێوەیەکی عام کرین و فروتن همشین بجین کرینۆکێمە فروتن خەڵک فروشیت پتر تفروشیتن محتاجینە ڕۆتبێت خەڵکی ئەوە دوهای بە تقریبا همشین بجین نەهاتین گەلێک جات گەهیتەوی ڕۆدەی خەڵکە خۆیان داوەتە خۆیان ئێدە فروشیتن بشێوەیەکی عامژی زێر ئەرە فترەکە پشتی شارێ ئەمریکا و ئیران و ئیسرائیل ڕاستیایی جوێگە بەرچافی هاتیە خوارێ همشین بجین بەری ده ڕۆژەکە غوڕام 137,000 ئەمەد فرود 34 ئەمەد کردی هەرکە زێر 131 وەیە 27 تا 28 ئەمەد کردی. ئاژانسی ڕۆیتەرز لە زاری چەند بەرپرسێکی ئەمریکاوە لەبارەی هەوڵەکانی ئێران بە مەبەستی داخستنی گەروی هۆرمۆز ڕایگەیاندووە مانگی ڕابردوو سوپای ئێران مینە دەریایەکانی لە کەشتیەکاندا لە کەندا و بار کردو ئەم هەنگاوەش نیگەرانیەکانی واشنگتنی زیاتر کردووە چونکە پێیان وایە تاران ئامادەکاری بۆ داخستنی گەروی هۆرمۆز دەکا. هەروە ئاژانسی ڕۆیتەرز و تووشەتی باوتەی ئەو لێپرسراوانە ئەم ئامادەکاریانەی ئێران پێشتر راپۆرت نەکراون و لەلایەن هەواڵگری ئەمریکاوە دۆزراونەتەوە. باس لەوەش دەکرێت بەرپرسێکی کۆشکی سپی ڕایگەاندووە دوای هێرشەکانیان بۆ سەرحوسیەکانی یەمەن و سەرکەوتنیان گەروی هۆرموز با کراوەی دەمێنێتەوە. جێ ئاماژەی گەروی هۆرموز یەکێکە لە کۆنترین ڕێرەویە ئاوەکان لە جیهاندا باوەی هەڵکەوتە جوگرافیایەکەوە وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا با وڵاتانی ڕۆژاوای ئاسیا بە یەک دەبەستێتەوە و پەڕینەوەیەکی ئاوی گرنگە بۆ زۆرێک لە کەشتیە بازرگانیەکان و گرنگە و نەوت هەڵگریا گەورەکان. ڕۆژانە دەیان کەشتی هاتوچووی تێدا دەکەن و هۆرمۆز بە تاکە دەرچەی دەریایی دادەنرێت بۆ وڵاتانی کەندا و کە دەکەوێتە سەر دەریای عەرەبی و کەنداوی عەرەبی.
عباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران ڕایگەیاند زیانەکانی دامەزراوە ئەتۆمیەکانمان زۆر گەورن و زۆر جددین و زانیاری دروستم لەو بارەیەوە نییە. هەروە دەشڵێت کەس بە وردی نازانێت لە دامەزراوەی فۆردۆ چی ڕۆیداوە، بەڵام ڕادەی زیانەکان ئەوێ زۆر گەورن و بەهۆی بردومانی ئەمریکا و ئیسرائیلەوە. هەروەها دەشڵێت لە ئێستادا دامەزراوەکان بەکار نەهێنراون و دەبێت چاوەڕێ بین تا بزانین دەتوانرێت دووبارە کار پێ بکرێنەوە یان نا. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.